بەخشین لە شاری هەولێر لە گەڕەکی سێبەردان مژدەی ئەوەتان پێدات ئێوەی خێرخواز و بەخشندا ئەم خانوەتان لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین بۆ سێ منداڵی بچووکی کرێچی بێناز کڕیوە. بابزانین هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە تا چەند دڵی ئەم منداڵە بێباوکانەی خۆش کردووە. ژیانمان زۆر گۆڕایە لە خۆی بزیادبی ژیانم بیدات زۆر ناخۆش بەڕاستی بەس ئێستا لە خۆی بزیادبی ژیانمان زۆر خۆشە خانی خۆمانە ماریان لۆدانین خانیەکەیان زۆر خۆشە ماروشتان هەموو لۆدانین لە خۆی بزیادبی ژیانم ئێستا زۆر خەرقی هەیە زۆر زەحمەت بوو مانجێ لە خانێکی سارێ لە خانێکی چۆندە زەحمەت بوو لە خۆی بزیادبی ئێستا تا لە خانی خۆمانین زۆر خۆشە خوا خێری بەخشینی بنووسی خوا خێری دەستگای بەخشین لە خۆی بزیادبی وەڵا ژیانم منیان کڕیەوە ژیانی سێ منداڵی منیان دابین کرد. خەونەکی زۆر خۆشە لۆ هەمومان لۆ منداڵەکان چونکە خانیەکەمان هەر خۆش نوێیە مارەکە هەمووی نوێیە چونکە ماریان هەموو بە نوێتی لۆدانیان بەخۆ خەونێک بۆ هاتە دیلیمان لێمان بۆ خۆشیێک لە باتی لە پاش ناخۆش و خۆشێکی زۆر هات لە خۆی بەزیاد بیماریان هەموو لۆدانین کومبار قەنەفە کەوەنتەر سپریت پەردا مار و شتێکی زۆر خۆشان لۆدانین لە خۆی بەزیاد بێ ژیانی منداڵەکان ویان دابین کرد لە خۆی بەزیاد بێ مەعاش و شتیان لۆ دابین کردینە مارێکی خۆشیان هەر هەموو یعنی بەڕاستی پێشتر ئەم بە حەزرەتێک مارێکی خۆش بووم بە حەزرەتە خانیەک بووم هیچم نەبوو بەڕاستی و چ پیاوەکەشم مابوو خانیان لۆ کڕین ماریان هەموو لۆ دابین کردین مەعاشیان لۆ بڕینەوە 200,000 مانگانە ژیانیان زۆر خۆش کردین بەڕاستی. سواز بۆ خی پەروەردگار پاشانیش ئێوەی دڵسۆز کە ئێمە توانیمان ئەم جارش لە شاری هەولێر لە گەڕەکی سێبەردان ئەم خانووە و ئەم سێ منداڵە بێ باوکە بچووکە بکڕین لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ لە ڕێی بەشی بە باوکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە ماگانە بڕی 200,000 دینار وەردەگرن بۆ بژێوی ژیانیان بۆیە ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاس و پێزانینی هەر کەسێکین بە هەر چەندێک هاوکاری و کۆمەچی ئەم ماڵە بێ باوکەی کردووە و دڵی ئەم منداڵە بێ باوکانی خۆش کردووە.